ماوەی چەند هەفتەیەکە بۆنێکی ناخۆشی بێزارکەر بە گەڕەکی پەنجەعالی و ڕزگاری و ڕاپەڕینی شاری کەرکووکدا بڵاو بووەتەوە و هاوڵاتیانی بێزار کردووە. بڵاوبوونەوەی ئەو بۆنەت تاکو ئێستا هۆکارەکەی نەزانراوە زیاتر بە شەوان بڵاو دەبێتەوە. وەکو هاوڵاتیانیش دەڵێن لە نزیکە ئەو گەڕەکانە پاڵاوگەی لێیە، بۆیە گومان دەکرێت هۆکاری ئەو پاڵاوگانە بن. وڵای ئەو بۆنە بە تایبەتی گەڕێکی پەنجەعالی زۆر بێزار کردووە. بە تایبەتی ئەم ماڵانەی قەراغی حەولیەکە زۆر بێزارکەرە، بۆنێکی ناخۆشە، بۆ نەخۆش، بۆ ئەوانەی پەکەوتون لە ماڵ، ئەوانەی واتەنگە نەفەسن. وەزعی ناو پەنجەعالی زۆر ناخۆش کردووە. ئەم زۆر لە شەوان وەزعی لە خەڵکی تێکداوەش جێگایەکی زۆر ناخۆش پەنجەعالی دروست کردووە. ئێمە لە پەنجەعالی دانشین، یعنی بەڕاستی باوەیە بە لە ئیستا شەوانەیان کردەوە وەزعی زۆر خراپمان هەبوو لەگەڵ ئەم بۆنە. بەڕاستی نام کبریتە غازە نەفتەیە چی ئەیکەنەوە خەڵکەکەی بە یەکجا بێزار کردووە. زۆر بێزار کەرارەوەڵە بۆنی خەڵک وایە و ڕۆژە تومە عیادەکە مناڵەکان خۆم نەخۆش بوو، وتی خەڵکێ زۆریان ناوردە بۆی دە سەردانی ئێماکە لە عیادەکە بە بۆی ئەم بۆنەوە هەیە نەخۆشیە ڕەبۆی هەیە تەنگە نەفەسە ئیدر هیوادارین ئەم خەلەلە لە هەر شوێنە بێت چارەسەری بکەن بەشکە بۆ ئەم خەڵکە و شتێ بکەن. و وەڵڵاهی کاکە ئەم بۆنە ئەمە سێ چوار جار شکات بکەین. ئەم بۆنەوە جارێکیش تەلەڤیزۆن هاتووە، ئەمە دوو سێ جار بێت ئەم بۆنە بێزاری کردین، نە ڕۆژێکە نە دوانە نەسیانە هەموو شەوێک بێزاری کردین، نە کەس بخەوێ بۆ تەندروستی خەڵک زۆر خراپە، خاسەتەن بۆ مناڵی بچکۆلا. ئەم شۆ مناڵەکانمە هەر هیچی نەخەوتوە، قاپەکانیشمان کردووە هەوای موبەریدا یێنێت بۆ ژوورۆ. ئەم کێشەیە زۆر گەورەترە لەوەی کەوا محافەزەمان هەیە، شارمان هەیە، تاسیری لە تاکێکی هەموو خەڵک کردووە پێویستە چارەسەر بکرێت. ئەمە نەخۆشیێکی کوشندەیە بۆ سەر خەڵکەکە، لە کۆرۆنە خراپترە. یعنی کۆرۆنە ئەوەیە کەوا نازانێ ئەمە چۆن بەس ئەمە وای کردو ئێمە لە ماڵەکانە ئیدارەمان نەماوە. بەڕاستی خراپترین وەزع لە شاری کەرکووک ئەم غازەیە بە تایبەتی لە سنووری پەنجەعالی و بەشێکە لە حوریا. ناڕەزایی و نیگەرانی هاوڵاتیان لایەنە پەیوەندیدارەکانی هێناوەتە دەنگ و لیژنەیەکیش بۆ بە دواداچوون و دۆزینەوەی هۆکاری بڵاوبوونەوەی ئەو بۆنە پێکهێنراوە. وتومانە دوو هۆکار هەیە، یان ئەوەیە تەهریبی نەوت هەیە لە کەرکووک و بۆ ڕیکون ئەکرێت کە ئەمە کاری حکوومەتە دەبێت ئەمە ڕوون کاتەوە و ڕێی لێ بگرێ، و یانیش ئەوەیە ئەو کارگە و کۆمپانیە نەوتیانی کە لە دەوروبەری کەرکووک هەیە خەلەل لە وەحدەکانی ناو ئەو کۆمپانیانە دروست بووەوە تەسەڕوبی ئەم غازاکرێت، بە نەتیجە دەبێت ئیجراعات بکرێت لەبەرەوەی ئەمە غازێکە یان ئەمە بۆتە حاڵەتێکەوە خەڵکی کەرکووک پێی قەلەق بووە، بە تایبەتی کە لە شەوان ئەو بۆن و غازە بڵاو دەبێتەوە. ومێدمان بە برادرانی سەحە هەیە و بە هەمەهەنگیان لەگەڵ لایەنە معنیەکان بە تایبەتی دایرەی بیئە کە بە دواداچوونێکی جدی مۆ بابەتە بکەن. ئێمە وەزارەتی نەوتی عێراقمان ئاگادار کردێتەوە و وەکیلی وەزارەتی نەوت قسەمان لەگەڵ کردوون کە لەگەڵ کۆمپانیای نەوت و بەڕێزشیان ئیعازیان داوەتە کۆمپانیای نەوتی باکوور کە لەسەر ئەم بابەتە بە جدی کار بکەن، و من پێشم وایە دەستیان بەکاری جدی کردووە لەم بابەتە. ئەمێنێتەوە سەر ئەوەی کەوکو ئاماژەم پێی کرد کە ئەمە کارێکی فەنیە و ناکرێت لە خۆمانەوە قسەی لەسەر بکەین، دەبێت بە بەڵگە و لە ڕۆفەنیەکەوە ئەم کێشەیە دەست نیشان بکرێت. بەڵاوبوونەوەی ئەو بۆنە جگە لە بێزارکردنی دانیشتوانی ئەو گەڕەکە کوردیانە هاوکات مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشیشی لێ دەکرێت، بۆیە هاوڵاتیان داوا دەکەن هەرچی زووە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان چارەسەری ئەو گرفتەیان بۆ بکەن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.